ساڵتان لەبێت بینەرانی کورسادیز منە ڕۆتۆفیقم بەڵخێمشەی بەرنامەی پانۆراما پێتانگەیشتنەوە بۆ قسە و باسکردن لەسەر پیلان و تۆمەت بەخشینەوە یاخود تۆمەت دروستکردن بۆ هێزە نیشتیمانیەکان. ئێمە لە هەرێمی کوردستان کە خاوەنی ئەزموونێکی دیموکراسی و قەوارەیەکی دەستوری و یاسایی لە چوارچێوەی عێراقدا دیارە بەدڵنیاییەوە کۆمەڵێک دەستگای نیشتیمانی گرنگەیە لەم هەرێمەدا کە ڕاستە ئەگەر هەندێک لەو دەستگایانە سەر بە یەشێک لە حیزبەکانی دەسەڵات بن لە هەرێمی کوردستان، بەڵام دوجار لە چوارچێوەی ئەزموونە دیموکراسیەکەی هەرێمی کوردستان و ئەو دام و دەستگا ڕسمیانی کە هەیە لە هەرێمەکەدا ئەوان بەپێی یاسا کارەکانیان ڕێکخراوە. بەڵام قسەکە لێرەدا ئەوەیە ئەم هێزە نیشتیمانیانە یاخود ئەم دەستگا نیشتیمانیانە کە هەمیشە لە پێناو پاراستنی ئەم ئەزموونە دیموکراسیەوە ئەم قەوارە سیاسی کە هەرێمی کوردستان هەیەی کاریان کردووە لە پای چی تۆمەت و پیلان ئاراستەیان دەکرێت. چێن ئەوانەی کە ئەم جۆرە سیاسەتە پەیڕەوەکەن لە بەرژەوەندی چێدایە کە هەرێمی کوردستان بخرێتە چوارچێوەی ئەم جۆرە سیاسەتە کە هەمیشە لە پیلان و پیلانژێڕیدا بین بەرامبەر بە یەکتری. هەڵوێستەکانی لایەنە سیاسیەکان بە دیاریکراوی نێوانی یەشێتی و پارتی کە ئێستا تا ڕادەیەک بە دۆخێکی تەم و مژاوی و قورسدا تێپەڕەبێت لە بەرژەوەندی چێە؟ ئەوەی کە پێویستە مل بدا بۆ هێزە نیشتیمانیەکان حیزبەکانن یاخود دەبێ ئەم هێزانە مل بدەن بۆ حیزبەکان. ئەگەر ئێمە خاوەن ئەزموونێکی دیموکراسین و خاوەن موئەسەساتین، پێویستە ئەم هێزانە لە چ چوارچێوەیەکدا کارەکانیان ئەنجام بدەن. گفتوگۆکەین لەسەر ئەم بابەتانە وە کۆمەڵێک تەور و باسی دیکە کە ئەمان باتەوە سەر بابەتە سەرێکیەکەمان لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر عەدالەت عەبدوڵڵا مامۆستای زانکۆ و چاودێری سیاسی. بەخێربێ دکتۆر. سوپاس دکتۆر. بەگشتی ئەگە سەرەتا ئێمە باز لە تۆمەت و پیلان بەخشینەوە بکەین، یعنی ئێمە وەکو کورد وەکو هێزە و لایەنە سیاسیەکان لە هەرێمی کوردستان بەڕاستی ئەزموونێکی ناخۆش و تاڵمان هەیە لەگەڵم بابەتەوە نەگەیشتونەتە ئەوەی کە هەم لایەنەکان هەم هێزەکان هەم ئەزموونەکەشمانی پێجوان و دەوڵەمەند بکەین. لە پای چی ئێمە لە ئێسادا ئەم ڕێچکەیەمان گرتوۆتەوە بەرامبەر بە یەکتی؟ لە ڕووی سیاسیەوە ڕاست بوێ هەڵەیەکی گەورەیە کە شێوازی مامەڵەکردن لەگەڵ یەکتر لە گۆڕەپانەکەی بگاتە قۆناغی جۆرێک لە ئاڵوگۆڕی تۆمەت بەرامبەر بە یەکتر وە تەنانەت جاری وایە سەرکێشێ بۆ ئەوەی تۆ هەست بکەی کە سیاسێتێک پەیڕەوەکرێ جۆرێک لە پارادۆکسیتیە واتە من ڕفتارێکەکەم بەڵام بە شێوەیەکی تر مامەڵاکەم لە جەیەکی ترەوە لە ئاستێکی تر یان نەتیجەیەکی پێچەوانەی ئەخەمە ڕوو. مەبەست لێرەیە چییە؟ پارادۆکس لە هەڵوێست و لە سیاسەتکردنە لەوایە کە تۆ بۆ نمونە گەر ئێمە نمونەی زیندوو بێنینەوە لە چوارچێوەی حکومڕانێتی لە هەرێمی کوردستانە کە چەند هێزێکتیایە کۆبوونەتەوە و دام و دەستگای دەوڵەتیان پێکهێناوە، ئەمە دەستگای ڕاپەڕاندنە، ئەمە دەستگای یاسادانانە تا گاتە دەستگای قەزایی. ئەم دام و دەستگایانە کۆمەڵی هێز پێچێنن کە لەو سەرەوە منزومەی حکوم دروستەکە. منزومەی حکوم ئەبێ هەموو ئەو هێزانەوە هەموو ئەو کارکتەرانی کە ئەم هێزانەیان بنە ئەو جێگایە بۆ ئەوی مەسئولیەتی گەورە بەرامبەر بە میلەت بگرن ئەستۆیان بێگومان ئەبێ تێبگەن کە پێش هەر شتێک ئەوان لە ئەستۆیانە یعنی ببن بە هۆکارێک فاکتەرێک بۆ تەنانەت ئەگەر هەندێک جار گرژی و ناکۆچی و ململانیەکی سیاسی کە لە نێوان پارتە سیاسەکانە هەیە کە لەسەر گۆڕەپانێکی دیاریکراوە کۆبوونەتەوە لەسەر نیشتیمانێکە پێی ئەوترێ کوردستان، ئەوان بە حکمی ئەوەی موئەسەساتی دەوڵەت بڕێوە بن و لە عورفی و ئەزموونی هەموو گەلانی پێشکەوتوی دنیای موئەسەساتی دەوڵەت ئەبێتە سەرچاوەی سەر لە نوێ فۆرمۆلەکردنەوەی کۆمەڵگاوە داڕشتنەوەی لەسەر بنەمای ئەوەی کە شتێک هەیە ناوی دەوڵەتەوە شتێک هەیە ناوی کۆمەڵگایە و لەسەر ئەوە ئیشەکە کە ئینتیمای کۆمەڵگا دروست کا بۆ دەوڵەت. ئەم ئەرکە ئەرکێکی یەکجار گەورەیە کە ئێمە لە ئەزموونی کوردستانە لە ڕاستیە خەریکین فەرامۆشێکین هەندێک جار کە ئیگەینە ڕادی ئەوەی موئەسەساتی دەوڵەت خۆی ببێتە سەرچاوی دروستکردنی گرژی و ململانێ لە نێوان هێز و پارتە سیاسیەکانە. ئەمە با بڵێن ڕێچکەیەکی ئێجگار ترسناکە پێچەوانەی ئەزموونی وڵاتانی دنیاە لە ڕاستیە. ئەزموونی دیموکراسی ئەمە بوونی ئەمە شتێکە یعنی مستەحیلە، یعنی دەستەواژەیەک و تەزایەکی
گەورە فەیلسوفێکی وەکو هیگڵێ ئەڵێ ئێمە بۆ دەوڵەت دروستەکەین ینی طبعا دەوڵەت سەبارەت بە ئەزمموی خۆمان مەبەست لەم قوارەیە کە هەیە ئێمە بۆ دەوڵەت دروستەکەین بۆ دروستەکەین کە کۆمەلگای پێڕێک بخینەوە دەوڵەت شوێنی خۆڕێخستنەوەی کۆمەلگایە دەوڵەت بۆیە دروستە بێەوەی کۆمەلگا با بڵین متمانەی خۆی پێسپێرێ ئەیکا بە نوێنەری سیاسی خۆی ئەوەی هێزانەی کەوا ئەچنە پشت دامەزراندنی دەوڵەتەوە و ڕێخستنی دەوڵەتەوە و ئاراستەکردنی دەوڵەتەوە جارێکی تر کۆمەلگا ڕێگەخەنەوە لە سەر بنەمای کاڵکردنەوەی ئەو جیاوازیە کۆمەڵایەتی و مەزەهەبی و ئەتنیکی و فیئی و ناوچەیانەی کە هەیە بۆ ئەوەی ئینتیمایەکی فراوانتن و ئینتیمایەکی مۆدرن بۆ هاوڵاتیەکان بۆ دانیشتوانی وڵات دروستکەن کە لەسەرو ئەم ئینتیمانەی ترەوە بێ کە ممکنە هەر چوارچێوەیەکی سیاسیان کۆمەڵایەتی لە ڕاستیە بە شێوەیەک لە شێوەکان بیکە بە جەمسەرێک لە ناو کۆمەلگایە و ئەم جەمسەرش هەندێک جار سەر بکێشێ بۆ گژی سیاسی کەواتە دەوڵەت بە پێچەوانەی ئەم نەزعەیە کە لە ناو ممکنە لە ناو کۆمەلگەی مەدەنیە دروست بێ لە ناو کۆمەلگایە بە شێوەی گشتی دروست بێ دێت هەڵسێت بە پرۆسەی کاڵکردنەوەی ئەم ئیمتیمایانە و گرێدانی کۆمەلگا بە دەوڵەتەوە لەسەر بنەمایکی لەسەر بنەمای ئەو گرێبەستەی کە پێی ئەوترێ ماف و ئەرک لە بەرامبەر یەکتریە یعنی واتە جارێکی تر دروستکردنەوەی بابلین چەمچی ئەو شتێکی پێوتێ چەمچی هاوڵاتی بوون لە فۆرمە ملیەکەیەوە بۆ فۆرمە ڕسمیەکەی فۆرمە ملیەکەیەوەی هەموو کەسێک لە کوردستانە کە ئەژی بۆ نمونە ئەگەر نمونونەکە بین نووسری کوردستان هەموو کەسێک هاوڵاتیە وایەنە بەڵام هەموو کەسێک لە بەردەم دام و دەستگای دەوڵەتیە هاوڵاتیەکی ڕسمیە واتە ئەبێ هەموو مافێکی هەبێ کەواتە تۆ تەماشاکە بەرپرسیارەتی موسساتی دەوڵەت لەم کاتەیە چەند قورسە و ئەو کەسانەی کە تایە ئەبن بەرپرسیار لە دام و دەستگاکانی دەوڵەتە ئەرکی سەرشانیان چەند سەختە ئەویش بریتە لە پرۆسەی بەرهەمهێنانەوەی کۆمەلگا و دروستکردنەوەی ئینتیما بۆ کۆمەلگا بۆچی بۆ دام و دەستگاکانی دەوڵەت بەو ئاعتیبارەی کە دەوڵەت خۆی ڕۆڵی چیە گێڕێ ڕۆڵی کۆتایهێنان هێنێ بەو هەموو جیاوازیانەی کە لە ناو کۆمەلگایە هەیە و هەموو هاوڵاتیەک لە بەردەم یاسای یەکسانەکە و هەموو هاوڵاتێک لەسەر بنەمای ماف و ئەرک تەماشاکە دەیتۆ بێنە پێشچاوی خۆت ئەگەر بێت و لە ئەزمموی هەر وڵاتێکە دەوڵەت ڕۆڵی پێچەوانە بگێڕێ چەند کارە ساتە جا ئەمە پرسیارەکە لێرەوە ئەوەیە کە ئایا ئێمە ئەمانەوێ بەڕاستی منزومەی حکومڕانێتی بە لۆجیک و بە عقلانیەتی دروستکردنی دەوڵەت بێ و دەوڵەت مەداری بێ یان خەریکی ئەوە بین دام و دەستگاکانی دەوڵەت بکەینە بنکەی حزبی و جێکردنەوەی استراتیجی حزبی و فەلسەفەی حزبی و سەپاندنی ئیملاعاتی حزبی و جێبەجێکردنی ئەجندای حزبی ئەگەر ئەمە مەرامەکەیە ئەمە نیازەکەیە ئەوە ئەبێ لە ئێستاوە دەست بشۆین لە دام و دەستگای دەوڵەتی و تەنانەت دە هەموو ئاماژەکان تقریبا دکتۆریانی پێمانەڵێ بۆ نمونە ئێستا دوو هێزی سەرەکی هەیە لە هەرێمی کوردستانە کە یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستانە ئەنجا هێزەکانی دیکەش کە هەن لە هەرێمی کوردستان ئەمانە پێکێنەری ئەم ئەزمونن و ئەم حکوومەتن و ئەم دەسەڵاتی کە هەن بەڵام ئەبینی دیانێسەوەی کە جەناب داماژی پێدێ ئەگەر ئێمە ئەم لایەنە سیاسیانە بە تایبەتی شێتی و پارتی بیانەوێم ئەزمونە بەرەو ئەم ئاراستەیە برن کە ئاراستە ڕاستەکەی وەکو جەنابت باسی دەکەی بەڵام دەبینی لە بەرامبەرە گلەی هەیە و گازندە هەیە و لایەنێک لەم لایەنانە کە یەکێتی نیشتیمانی کوردستانە گلەیەکە لە پارتی دیموکراتی کوردستان کە ئەو یعنی بە ئەزمموی ناوچەگەرایی کار دەکات بە ئەزمموی تۆمەت بەخشینەوە کار دەکات بە ئەزمموی پاوەنخوازی و هەروەها مۆنۆپۆلی دەسەڵات کار دەکات ئێکەواتە ئەزمونەکەمان بەرەو ئاراستەیە کە هەڵی تیادایە ڕاستکردنەوەی ئەستەمەیە ئاسانە یعنی با بڵێن سەرچاوی ڕخنەکە لە چۆ دەست پێکە تۆ کاتێک باسی دامەزراوەکانی دەوڵەتەکەی کەواتە ئەبێ حسابی بۆ ئەوە بکەی تەرکیبەی ئەم دامەزراوانە چۆنە هێزی بە نفوز لەناو ئەم دامەزراوانە کێیە کەسە سەرچیەکان کاراکتەرە سەرچیەکان لەناو ئەم دامەزراوانە کێیە ئەو هێزانەی کە بەشدانن لەناو ئەم دامەزراوانە هەر یەکە بەپی قەبارەی خۆی لەناو ئەم دامەزراوانەیە چ بەرپرسیارەتی کردە سەرشان کە هەموو ئەمانە ڕەچاوکەت ئەو کاتە لە ئەتوانی زۆر بە ئاسانی لازمموی کوردستانە لەوە تێبگەی بۆچی لە ئەم جۆرە گرژیانەی کە لەم قۆناغانەیە دروستە بێ بۆ نمونە لە پەیوەندی ئێستای ئالۆزی نێوان یەکی دی پارتیە بۆ فۆکەسێکی زیاتر ئەکەوێتە سەر پارتی دیموکراتی کوردستان چکە خۆی ئەڵێ من هێزی سەرەکی ناو دام و دەستگاکانی حکومڕانیم کەواتە ئەبێ ئەوەش قوبوڵکە بەرپرسیارەتەکە لەسەر شاری تۆ جیاوازە لەگەڵ ئەوانی تر باشە ئەگەر تەنها بە ژمارەی چەند کورسیەکیش بێ لە ناو پەرلەمانە کە لە هێزەکانی تر هەتا و بە حسابی ئەوە بێ من ئەگەر لە ڕووی با بڵین باگراوەندی مێژووی خەباتی سیاسیشەوە بێ تۆ ئەبێ ئەو کاتە بەعکسی
ممارەسەی سیاسیتەوە لە گۆڕەپانەکەیە ئەبێ هەستی بەرپرسیارەتی چەند قاتی ئەو هێزانی تر بێ کە لەگەڵتان لەناو ئەم پرۆسەیە کە پرۆسی بەڕێوەبردننی حکومڕانێتی چکە بەڕاستی ئێمە توانین پێ بڵێن ئەوەی هەیە حکومڕانێتیە سڵتەیە چکە دەوڵەت نییە دەوڵەت بۆ مەفهومی کە باسم کرد لە ئەزمموی کوردستانە بوونی نییە چکە لە بنەڕەتە ئەوەی بێوێ دەوڵەت بەڕێوە بەرێ لە هەر دیموگرافیایەکی سیاسیە پێویستەکە پێش هەر شتێ لە ڕاستیە پیاوی دەوڵەت بێ ڕاستیایی تێدابێت کە جەناب مستحیلە ناکرێ پیاوی دەوڵەت نەبێ و لە شوێنێکا جێگەی بێتەوە کە ینی ناکرێ ئەو نوێنەری هێزێکی سیاسی بێ لە ئیدارەدانی دەوڵەتە لە کاتێکە ئەو هاوڵەتیانەی کە لە بەردەستی تۆ هەمووی سەر بە یەک هێزی سیاسی نییە لا ینی لا لە خەڵکی کوردستان ئەسڵ هەر ئینتیمای نییە بۆ هێزە سیاسیەکان وایە یانە لە کاتی هەڵبژاردنەکان بەشێکی خەڵکان ناچێت بۆ دەنگدان ئێتو ئەم هاوڵاتیانە چی بکەم ئێتو بێ نوێنەراتی هەمووانەش بکەی نوێنەراتی ئەو خەڵکی ئەو هێزە سیاسیانەش بکەی کە لە ڕاستیە لە ئۆپۆزیسیۆنن لە ناو منزومەی حکومڕانین تۆ ئەبێ وەکو پیاوی دەوڵەت مامەڵە بکەی بەڵام کە من هاتم ویستم ئەجێندایەکی حزبی دیاریکرا و لە ڕێگەی دام و دەستگاکانی دەوڵەتەوە جێبەجێ بکەم ئەمە کارەساتەکە دروستەکە لە پەیوەندیە بازمموی هەرێمی کوردستانەوە ئەو ڕخنەی کە لەم قۆناغەیە زۆر بەڕاشکایی بڵێن هاتوۆتە سەر شانی هەردوو هێزەکەەوە بەڵام بە پلەی یەکەم پارتی دیموکراتی کوردستان لەمەوەیە ئەویش ئەوەیە ئەبێ بیریان بکەوێتەوە کە خەڵکی کوردستان چاوەڕوانی خەڵکی کوردستان و پێویستیەکانی خەڵکی کوردستانەوەی عەرە پێڵێ مقتەزەیاتی هەلومەرجی ئێستای خەڵکی کوردستان ئەوە نییە کە تۆ مرکزی دام و دەستگاکانی دەوڵەت بکەی بە سەرچاوی تەقینەوەی ململانی حزبی لە کوردستانە زۆر خەتەرە یعنی ئێمە ئەبێت چاوەڕوانەکەمان پێچوانە بێ لەکوێ یەکێتی و پارتی وەکو دوو گروپی سیاسی کە ممکنە ململانەیەکیان لە نێوانە بێ جیاوازی سیاسیان هەبێ لەکوێ ممکنە ببێتە مای دروستکردنی جۆرێک لە هەڕەشاوە گرفت بۆ سلمی ئەهلی دام و دەستگاکانی دەوڵەت ڕۆلی چی بگێڕن ڕۆلی احتیواکردن بگێڕن ێ باشە خۆ هەر یەکێ لەم دام و دەستگانە تەماشاکە سەرۆکایەتی هەرێم سەرۆکی هەرێمی نییە سەرۆکی هەرێم دەستی هێناوە بە قورئانە و سوێندی یاسایی خواردووە کەچی بپارێزێ ئەو ئەزمونە بپارێزێ یەکێتی ڕیزەکانی نێوان هێزە سیاسەکان بپارێزێ لە بەرامبەر هاوڵاتیانە بەرپرس بێ هەمووی بە چاوی یەکسان تەماشا بکە زەحمەت دەبێ ئەم سوێندانەتان چی لێ کرد ئێوە چین وەکو دام و دەستگای ڕسمی ئەم قوارەیە کە پێی ئەوتەیە کوردستان لە کاتێکە ئەوە حاڵی پەیوەندی نێوان هێزە سیاسەکان زانی ڕۆڵی هەندێک لە موسساتەکان ونە لەم بابەتانەیە ئەزانی چۆنە متمانە نامێنێت ئێمە لە تەجروبەی گەلانە ئەبینین زۆر جار سەرۆکی دەوڵەت سەرۆک کۆمارە سەرۆک وەزیرانە سەرۆکی پەرلەمانە با بڵێن هەموو پێگە سیادی و بەهێز و کاریگەریەکانی ناو وڵات ڕۆڵە گێڕن لە گێڕانەوەی هەموو جۆرە ئەوەی پێوترێ شروعی سلمی ئەهلی مەرجەکانی ئاشتی کۆمەڵایەتی ئەوان چاودێریەکەن و ئەوان جێبەجێیەکەن و ئەوان ئەبن بە ئێشەگر بەسەریەوە چونکە پاراستنی سەر و ماڵی هاوڵاتیان بەگشتی ئەرکی دەوڵەتە پارتە سیاسەکان لەوانەیە لە ململانەیە بن بە بەردەوامی چونکە هەموو نەزانین 4 ساڵە جارێک گەشتنەوە بەردەم چی گەشتنەوە بەردەم تەجروبەی بەدەستێنانەوەی متمانەی خەڵک بەهۆی ئەم پرۆسیەوە ململانەیەکەن جیاوازی سیاسیانە بێ تۆ یان حکومڕانێتی مەکە یاکە حکومڕانێتی کرد ئەبێ بەعکسەوە ڕۆڵی دابینکردنی پەیوەندیەکی باشی نێوان هێز و گروپە سیاسەکان بێ نەهێڵی مەشاکری نێوانیان تەشەنە بکە نەهێڵی هیچ با بڵێن قەیرانێکی سیاسی لە پەیوەندیانە لە مامەڵەکردن لەگەڵ ئەو دۆخە نائاسایی کە ئەمڕۆ لە ئەرێمی کوردستانە هەیە لە سەبارەت بە پەیوەندیمان لەگەڵ عێراقا سەبارەت بە مەشاکلی ئابووری و دارایی لە هەرێمی کوردستانە لە مەسایلی ئیداریە هیچێکە لەم بابەتانە نەبێتە مای ئەوەی کە گرژی لە ناو کۆمەلگایە دروستکە و خەڵک بەڕاستی تووشی جۆرێک لە تەوەتور و نادڵنیایی و دڵڕاوچێ بێ سەبارەت بە ئێستا و ئایندەی خۆی دەوڵەت ئەبێ ئەم ڕۆڵە بگێڕێ بۆ ئەوترێ دەوڵەت بۆ ئەوترێ حکومڕانی باشە کە ئەم ڕۆڵە نەگێڕاوە ئەم لایەنە سیاسیانەوە بە تایبەتی ئەو لایەنەی کە جەناب دۆکو پارتی دیموکراتی کوردستان ئاماژەی پێدەی کە خۆی بە زۆری نەدەزانێت و خۆی بە پێکێنەری ئەم دام و دەستگا و مؤسساتانە دەبینێت لایەنەکانی بەرامبەری بە بەشدار دەبینێت کە خۆی لە ئەساسە لایەنەکان ئەمە بە تەواوەتی ڕەتەکەنەوە وانیش بە تایبەتی شێتی نیشتیمانی کوردستان لە ئێمەش لایەنێکی پێکێنەر و سەرەکین لە ئەزمموی هەرێمی کوردستانە ئەمە بۆ کەم ئەزممونیە یاخود بۆ عقلی ناوچەگەرایەتیە یا بۆ خۆ سەپاندنی عقلی حیزبەتی زۆر بە ڕاشکایی بڵێن پەیوەندی بە هەڵەی ئەو ڕێبەرە ئەو دەلیلەوە هەیە لە ڕوانین بۆ
هەلومەرجی سیاسی لە کوردستان و ئەوەی کە پێوترێ باڵانسی هێز لە کوردستانە ئەو دلیلەی کە بەهۆیەوە ئەڕوانە هەلومەرجی ناوخۆی کوردستان و باڵانسی هێز لە کوردستانە دلیلێکی هەڵەیە باشە بەنسبەت پەیوەندی یەکێتی و پارتی چ گۆڕانکاریەک دروست بووە تاوەکو تۆ یعنی وەکو پارتی دیموکراتی کوردستان لە شەئنی هێز ئەو هێزە کەم بکەیتەوە کە خۆت پێی ئەڵێی شەریک ئێمە دوو پێدراومان هەیە کە من پێم وایە هەرگیز ناکرێت بکرێت بە بنەما بۆ ئەوەی تۆ ئەو هەلومەرجەی ئێستا لە کوردستان هەیە بە فرسەتێکی مێژویی بزانی خوا نەخواستە بۆ لێدان و تەحجیمکردن و جۆرێک لە با بڵێن ئیقساکردنی و هێزانەی کە تەمەنێکە لە گۆڕەپانەکەیە لەگەڵ تۆیە شەریکن و حکومڕانی ئەو دوو خاڵە طبعاً ئەو دوو خاڵە چییە؟ چەند کورسیەکی زیادە هەیە لە پەرلەمان دوو هێزەکەی بەرامبرە بە بۆنی بە زوروفێکی هەندێک کێشەی ناوخۆیی تایبەتی خۆیان تێپەڕیوە لەم دوو بنەمایی ئەم دوو بنەمایە بێنە ئەم دوو پێدراوی لێ دەربێنە چ جیاوازیەشی گەورە لە نێوان بۆ نمونە ئەزمموی حیزبایەتی پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتمانی کوردستانە هەیە تاوەکو ئەم تەماحەم من وەکو هێزێکی سیاسی ئەم تەماحەملا دروست بێ بمەوێت لە نرخی هێزەکەی بەرامبەرم کەمەوە ئەم دوو بنەمایە وا تەماشا بکەم کە دەرفەتی ئەوەم پێ بەخشێ مافی ئەوەم پێدا لە ساحەکەیە بمەوێ سەحقی بکەم دووری بخەمەوە یان لێی بدەمیان ئستغلالی ئەو دۆخە تایبەتی بکەم کەتیایەتی ئەم دوو بنەمایە بۆ تێگەیشتن دلیلێکی هەڵەیە بۆ مامەڵەکردن لەگەڵ باڵانسی هێزە لە کوردستانە بۆ چونکە لە ڕاستیە بتەوێ نەتەوێ یەکێتی و پارتی بۆ ئەوەی لە پەیوەندیان تێبگەیت و تێڕوانینێکی سەلیمی هەبێ بۆ پەیوەندی نێوان ئەم دوو هێزە ئەبێ لە ڕوانگەی چیەوە تەماشای بکە یەکەم لە ڕوانگەی تموحی تایبەتی خۆیانەوەنا واقع و تموحی تایبەتی خۆیانە بەڵکو لە ڕوانگەی ئەوەی کە ئەم هێزانە با بڵێن بەرپرسیارەتیان لە ئاست کێشەی کورد لەسەر ئاسی هەرێمی کوردستان لەسەر ئاسی ناوچەکە لەسەر ئاسی نەتەوەی چییە پەیوەندی نێوان ئەم دوو هێزە ئەبێ گرێ بدەیتەوە بەچیەوە بە بەرپرسیارەتیەوە ئەبێ لە ڕوانگەی چیترەوە لە ڕوانگەیەوە بێ کە خەڵک چاوەڕوانی چیت لێ ئەکا ئێستا بۆ نمونە ئێمە جاری وا هەیە دڵخۆشە بین کە یەک هەنگاویش تەنانەت یەک هەنگاویش لە چاکسازی لە وڵاتەیە دەست پێ بکە بۆ چونکە ئەو پنتەیەکە لە ڕێەوە کاتێک کە هەنگاوێکە چیتە پێشەوە بڕێک لە ئومێد ئەگەڕێتەوە ئەو دابڕانە و ئەو بێمتمانەیە کە لە هەندێک با بڵێن قۆناغی مێژوویە زۆر بە شێوەیەکی ترسناک لە پەیوەندی نێوان کۆمەڵگە و هێزە حکومڕانەکانمانە دروستە بێ لەگەڵ هەموو ئەو چاکسازیە ئەو بێمتمانەیە شتێک پاشەکشاکە خەڵکجارێکی تر ئومێدێکی بۆ دروستە بێتەوە تەماشاکە کاتێک کە ئێمە کەمترین هەنگاوە بۆ چاکسازی ئەبینین چاوەڕێی ئەوەکەین کە بەدوایە چاکسازی باشتر بێت و دۆخ و هەلومەرجی خەڵکی کوردستان باشتر ڕنگدانەوەی هەبێ لەسەر ژیان و گوزەران و لەسەر ئاسایشی خەڵکەکەش پێڵم هەر کاتێک ئەم هەنگاوانەیەتە پێشڵێن کە جەناب داماژەی پێدەی مەسەلەی چاکسازی و هەنگاوەکانی نێشتنی گەندەڵی سەیرەکە ینی هەر خۆیان یەکێک لەم لایەنانە دێت دۆخێک دروستەکە ئەو تا کۆمەڵێک ینی مقاوماتی گرنگ لەبیر خەڵکە باتەوە بەڵێ ئەجا ئەمە یەکێکە لەو بابەتانەی کە بەڕاستی ئەبێ زۆر بە ڕاشکاوی طبعاً ڕنگ بە تەسەوری من ڕەنگە بە پلەی یەکەم ئەرچی یەکێتی نیشتیمانی کوردستان و هەموو ئەو هێزانەی تریژ من لە گۆڕەپارێکە چونکە خوا نەخواستە سبەی ئەگەر پەیوەندی نێوان ئەم دوو هێزە سەر بکێشێ بۆ فیتنە و دووبەرەچێکی نوێ تەنها زەرمەندایە دوو هێزی دیاریکراو نییە لە گۆڕەپانەکەی خەڵکی کوردستان و تەجروبەی تاڵیشمان هەیە ئەرچی یەکێتی نیشتیمانی کوردستان و هێزە سیاسیەکانی ترەکە گفتوگۆ جارێ پێش شتێ بکەن بە کولتوریی سیاسی کاکە یعنی ئێمە ئەتوانین بە دەیان جەولە لەگەڵ بەغایە مامەڵە بکەین بۆ ئەوەی بتوانین هیچ نەبێ هەندی حقوقی دەستوری لە ڕووی سیاسی و ئابوووریە بۆ خۆمان بپچڕین لە عێراقێکی ئاڵۆزە کە پڕە لە ململانێ یعنی منطقی تیانە لە بەرامبەر یەکترە گفتوگۆ بەشێک نەبێت لە کولتوری سیاسیمان بەڵکو لە بری ئەم کولتورە ئەم سەقافەتە سیاسیە سەقافەتی سوکایەتیکردن بە یەکتر تۆمەت دروستکردن بۆ یەکتر سیناریۆ دروستکردن بۆ یەکتر ناشرینکردن یەکتر جا لە هەمووشی ناخۆشتر لە کوێشەوە هەندێکی لەناو دام و دەستگای دەوڵەتی وەڕوودا دام و دەستگاکەش کوێ دام و دەستگای ئەمنی و هێزی پاراستنی ئەم هەرێمەیە لە حساسترین دام و دەستگاکانی هەرێمی کوردستانەوە ڕوودا و بەداخیشەوە کەسە نمرەیەکەکانی ناو دامەزراوەکان خۆشیان تپشگیری ئەم حاڵەتە بکەن کە ڕێک ئەبووە بەعکسەوە بووە ئەزانی لە تەجروبەی هەموو گەلانی دنیاە
دامەزراوەی کە ئەوەی کە پێ ئەوتی دامەزراوەی مخابرات لە دەوڵەتە دامەزراوەیەکی زۆر هەستیارە ئەبێ لە پێش هەموو دام و دەستگاکانی تری دەوڵەت ئێشەگر بێ بەسەر هەموو کەم و کورتیەکەوە هەموو ڕەهڕەشەیەکەوە هەموو مەترسیەکە کە بۆ سەر قوارەکە دروستە بێ دەی تۆ بێنە پێشاوی خۆت لێرە ممارەسەکە ڕێک پێچەوانەوە بێ خۆی ببێتە مای سەرچاوی دروستکردنی پشێوی دڵە ڕاوکێ فیتنە و دووبەرەکی لە نێوان هێزەکانە ئەمە چۆن دامەزراوەیەکە چۆن ئەتوانین سبینێت تۆ سەری خۆتی پێ بسپێر و شەو تابیانی لە ماڵەکەی خۆت بخەوی ئەگەر ببێتە مای دروستکردنی کێشە وەسلمی ئەهلی تێکدا ئاشتی کۆمەڵایەتی تێکدا ئاشتی کۆمەڵاتی چییە دوو هێزتێک بەر بن شەڕێ خوا نەخوازە شەڕێکی نەخوازرا و دروست بێ وڵات وێرانە بێت تەجروبەی تاڵمان بینیوە و بەداخیشەوە عادەتەن حرب ئەهلیەکان زۆر بە ئاسانی ئەتوانرێ بگەن چونکە ممکنە چوار کەسی ئەحمەق دروستی بکە کە بە هەزار عەقڵە و لەو سەرەوە ناتوانانی دای بمرچێنی لەبەر ئەوە تەماشاکە خەڵک چاوەڕوانی ئێمە ئەڵێن ئەبێت لە چ ڕوانگەی و تەماشای پەیوەندیەکی دیپارتپی لە ڕوانگەی وی خەڵک چاوەڕوانی چیت لێکە خەڵک ئێستا بەو هەموو قەیرانەوە کە هەیەی لە کوردستانە بەو هەموو کێشە و ناومێدی کە هەیەی چاوەڕوانی هەنگاوێکی باش لە تۆ ئەکا کە چاکسازی بکەیت تۆ لە بری بەردەوامبوون لەسەر چاکسازی کە پێش هەر شتێ بە بڕوای من چاکسازی تەنها بریتی نییە لە کۆمەڵێک ڕێکاری ئیداری و یا دارایی لە وڵاتە بەڵکو پێش هەر شتێ چاکسازی ئەبێ لەکوێوە ڕوودا لێرەوە ڕوودا ئیداری و دارێش بەرامبەر هەندێک ناوچە بەڕاستی دوای ژەمەسەرەوە بەڕاستی ئەبێ پێش هەر شتێ ریفۆرمەکە چاکسازیەکە لە مێنتاڵێتی و تێڕوانین و فەلسفەی حکومڕانێتی و دەست پێ بکە ئێمە لە کوردستانە ڕەخنەمان لە فەلسفەی حکومڕانێتی و لە ممارەسەی حکومڕانێتی هەیە لە کوردستانە کە ئەڵێن ئەبێ حکومڕانێتی ڕاست بکرێتەوە بۆ ئەوێ پێیان بڵێن کاکە گیان ئەوەی کە بوو بە کاراکتەری بەرپرسیار لە ناو دەوڵەتە ئەبێ پیاوی دەوڵەت بێ باشە نەک پیاوی لق و مەڵبند بێ ئەبێ پیاوی دەوڵەت بێ بەمانای تەواوی وشە ئەنجا کارەسەتەکە لەوەیە کە ئەو کەسەی کە ناوێ ئەمڕۆ بژێڕێ کەسی بەرپرسی باڵا بێ لە ناو ئەم هێزە سیاسیانێ ناومێدەکە لێرەوە دەشەوە بەرپرسیار نابن بەرامبەر ینی مێژووی ئەم نیشتیمانە بەرامبەر ئەم هێزە نیشتیمانیانە ئەم دەستگا نیشتیمانیان چکە بۆ یعنی تۆ دەبینیت کە ئەو بێمتوانی لە ناو دەستگایەکی نیشتیمانی گرنگا دروستەکە کە سنگی خۆی ناوە بە بەردەمی فیشەکەەوە بۆ پاراستنی سنووری هەرێمی کوردستان و خەڵکەکەی ئەیدواجار ئەو هێزە چۆن متمانە لە ناو خۆی دامێنێ بەڕاستیانی دکتۆر یعنی ئەمە من پێم وایە خەڵکی کوردستان ئێستا لەم قۆناغەیە ڕاستیە لەلایەکەوە تا ڕادەیەکی زۆر بە ناومێدی و بە ترس و ڕاڕاییەوە سەیری ئەو هەلومەرجاکە کە هاتوتە پێشەوە لەلایەکی ترەوە هیچ دەرەتانێکی تری نییە ئێمە ناتوانین بڕۆین حکومڕانەیەکی تر لە مەریخەوە بیهێنین لێرە دای بمەزرێن و چاوەڕێ بینزین چۆنمان بڕێەوە باو ناویش لێ بنێن حکومڕانێکی کوردی ئەوەی هەیە 1001 ڕەخنە و کەم و کوڕیمان لێ هەیە باشە 1001 ڕەخنە و کەم و کوڕی هەیە کە ئێمە هەمومان ڕەخنەمان لێ وایە ڕاست وایە یان نە بۆیە ئێمە ئەرچی سەرەکی هەمومان لە کوردستانە ئەوەیە کە ئەم حکومڕانیە باشکەین باشکردنی ئەم حکومڕانیە بەوە دەست پێکە تا پێت ئەکرێ ڕەخنە لە هەموو هەڵە و لادانێکی بەرپرسان و کاربەدەستانی حکومەت بەغەزی نەزەر ئەوەی کە سەر بە چی هێزێکی سیاسیە بەبێ ئەوەی کە تۆ چاوپۆشی بکەیت لە هەر هێزی سیاسی بەڵام دایمەن ئەو خاڵەشە لەبیر بێ هەر هێزێک کە خۆی بە هێزی گەورە و سەرەکی ئەزانێ ئەبێ چاوەڕێی ئەوە بێ کە لە کاتێ هەڵاکات ڕوبەڕووی محاسبە و ڕخنەی کۆمەلگا بێتەوە بێگومان لە ناو کۆمەلگایە شاشتێکمانەیە پێوتێ کۆمەلگای سیاسی کە بریتە لە هێز و گروپە سیاسەکان بێگومان ڕخنەی هێز و گروپە سیاسەکان ئەبێ بە نظری ئەتیباری وەرگری ئێستا یەکێتی ڕخنەی هەیە لە پارتی ئەبێ پارتی بە نظری ئەتیباری وەربگرێ نەکوا تەماشاکە کاکە جات چیە یەکێتی ئەوە دیارە خۆی وەزعی خراپە بۆیە شەڕ مەفرۆشێ بەم عەقڵیەتیە بەڕاستی بەم عەقڵیەتە زۆر بەداخەواڵێم کە تا ڕادەیەکی تۆ حکمەتی سیاسیتیانە هیچ داناییەکی سیاسیتیانە ئەبیتە مای چی ئەبیتە مای جۆرێک لە دابڕانی سیاسی لە نێوان هێزەکانە و شەیتانی گەورە ئەهریمەنی گەورە لەو دابڕانەیە ئەزانی لەو دابڕان ڕوویدا بەدگومانی زیاتر دروستە بێ لێک دوورکەوتنەوەی زیاتر دروستە بێ و هەر هێزە و ئیتر بیر لە چیە کاتەوە لەو سیناریۆیە ئەکاتەوە کە پەیوەندی بە نەبوونی هیچ کۆنتاکت و کۆمەنیکیشنێکەوەی لە بینیانە بێگومان ئێستا ئێمە بۆ ئەڵێن ئەبێ گفتوگۆ هەبێت بۆ ئەڵێن ئەبێ ئەمە شاکلانە دەرنەپەڕێ بۆ میدیاکان و لە میدیاکانە باز بکرێت لە کاتێکە تۆ دوو هێزی سیاسی ناو مؤسسەی حکومڕانێتیت مەفروض وایە کە تۆ ئەگەر پارتی ئەگەر ڕەخنەیەکی سیاسی دیاریکراوی لە یەشێتی هەیە لە جیاتی ئەوەی لە ناو دام و دەستگای دەوڵەتیەوە مارکێتین بکەی بۆ شکاندنی هێزێک کە لە ناو حکومەتەکەیە لە ناو دام و دەستگاکانی دەوڵەتە لەگەڵ تا شەریکە ئەبێ بێیت لەگەڵ بۆ نمونە
تیمی ئەم حیزبەیە کە لە ناو حکومەتە دابنیشی گفتوگۆ بکەیت و ئەگەر خەلەلێک هەیە چارەسەری بکەیت چونکە ئەم هێزە سیاسیانەی خۆمان بەڕاستی بتەوە ناتەوێت پارتی دیموکراتی کوردستان یەکێتی نیشتیمانی کوردستان هێزی سیاسین و ممکنە دنیایەک هەڵە و غەڵەت و کەم و کوڕیان لێ بەدەربکەوێت ئەمە ناکە یەکسەر لە نێوان ئەم هێزانە کە مەسئولیەتی حکومڕانێتیان لەسەر شانە وەربچەرخێ بۆ جۆرێک لە فیتنەی سیاسی نەکرد دابران وەربچەکە بۆ جۆری فیتنەی سیاسی چییە کاگەن دووبەرەکی سیاسی چییە من لە ئاوازێک بخوێنم و تۆ لە ئاوازێک بخوێن چکە تۆ جۆم لێ ناگری منش کە تۆ جۆمنانی مش گوێ لێ ناگرم ئێستا ئێمە لەو قۆناغین ئێستا زانێکە ئەوەی وەکو جەنابی شوتێ ئێستا بۆ نمونە تیمێکی حکوومەت پێکات چۆ لای لایەنەکان کە چی نادە لە یەکێتی نیشتیمانی کوردستان خۆی ئەساسەکە ئەوەی خۆی ئەزانین چۆنە من باسی ئەوم کرد ئەو تێڕوانینە تێڕوانینێکی هەڵەیە یعنی بۆ نمونە پارتی دیموکراتی کوردستان نابێوا تەماشای یەکێتی بکە کە یەکێتی هێزێکی لاوازە ئەم هەڵەیە ئەم تێگەیشتنە هەڵەیە یەکێتی هێزێکی لاواز نییە و بنەمای تێگەیشتن و تەقدیرکردن و هەڵسەنگاندن بۆ هێزی ڕکابەر لەسەر بنەمای ئەوەی تۆ چەند کورسیەکەت هەیە زیاد لە هێزەکەی بەرامبەرت ناپێوری ها و ئێمە لە ناوچەی ڕۆژهەڵات قساکەین لە واقعێکی سیاسی کە لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە و لە سەرزەمینێکی سیاسی قساکەین کە بریتە لە عێراق و لە هەرێمی کوردستان لەسەر ئەزمموی قساکەین کە ڕابردوویەکێ ئەزانین کە هەر ململانی و هەر کێشە و دووبەرچی ڕوودا سەر بۆ چێ کێشێ کەواتە بێتەوە حساب بکەیت تۆ هێزێکی سیاسی تەرکیبەی خۆت ئەزانی و ئەشزانی تەرکیبەی بەرامبەرەکە چیە بەڵام لەگەڵ ئەوەش تۆ ئەتەوێ هیچ حسابێنەکەی و ئەشتەوێ هەتا بۆت ئەکرێ بۆ نمونە بەرامبەرەکە ملکەچە بێ لەگەڵ تا بڕوە و چۆنە بێ بۆ شێوەیە ئەمەش قورسە لە ڕاستیە مەبەستی تۆمەت و پیلان دروستکردن و یاخود بۆ نمونە چۆنەڵێ لەو دیەوە بڕۆیت بۆ گفتوگۆکان ئەمە ئەیانێ ملدانی بەرامبەرە یاخود تەنازول پێکردنی بەرامبەرە یاخوتر جۆرێک لە جۆرەکان سازشکردن لەگەڵ بەرامبەرەکەت بەوەی کە خۆت مەبەستە و بۆ خاڵانی کە خۆت مەبەستە لەگەڵ بکەیت ئەمە منطقە لە گفتوگۆیە دکتۆر بە خاڵێکی زۆر لێ دوور نەکەین ئەویش ئەوەیە پارتی دیموکراتی کوردستان لەم قۆناغەیە لە ڕاستیە ئەدای سیاسی لە دام و دەستگاکانی دەوڵەتە وەکو پارتێکی سیاسی لە گۆڕەپانەکەیە ئەدایەکی تا ڕادەیەکی زۆر ئەتوانم پێت بڵێم ئەدایەکی مەترسیدارە بەو ئاراستەیە ئەڕوا کە بڵێ چونکە یعنی تۆ دێی ناوەڕۆکی ئەو دیسکۆرسا خوێنیتەوە کە بۆ منە لە مؤتەمەری ئەخیری پارتیە جۆمان لێبوو پارتی دیموکراتی کوردستان بەشێک لەو گوتارەی کە هەیەی کە جۆرێک لە تەبەجوح عەرە بڵێ بە شانازیکردنە بەوەی کە من زۆرینەم و بەڵێن تازەکردنەوە کە ئەمەوێ ببم بە زۆرینەیەکی ڕەها ئەمە مەسەلەکە طموح نییە چونکە مەسلەی بەدەستهێنانی زۆرینەی ڕەها ئەبێ لەسەر بنەمای معتەیاتی واقعی بێ پێدراوی واقعی بێ ئێمە واقع چیمان پێڵێ واقع پێمانەڵێ ئەگەر لە ئاخر هەڵبژاردنە لە کوردستانە یەکێتی 200 دەنگ کەمی کردووە پارتیش لەو زیاتر کەم دەنگی کەم کردووە یاننا یعنی ئەمە جارێ سەبارەت هەموو حزبێکی سیاسی لە کۆتایی ئەبێ نوێنەرایەتی خەڵک بەوە یاننا هەردوو هێزەکە دەنجان کەمی کردووە کەواتە تۆ چ شتێک جاتە کاتەوە لە یەکێتی نیشتیمانی کوردستان لە ڕووی متمانەی خەڵکەوە ئێمە باسی قۆناغێکی مێژوویەکەین دوو تۆ وەکو هێزێکی سیاسی لە گۆڕەپانەکەیە باش ئەزانی ئەم هێزەی بەرامبەرت ئەسڵەن ناوچەی نفوزی خۆی هەیە نەک ناوچەی نفوزی خۆی هەیە هەر خۆشیان دەڵێن ناوچەی سەوز یا زۆنی سەوز تۆ وازە ناوچەی نفوزش بێنە کە لێرە جۆرێک لە ئەتوانین بڵێن جۆرێک لە هینیشی تایە هۆمۆجینە جۆرێک لە ئەوەی عەرە پێڵێ فوسەی فوسا هەمەڕەنگیشی تایە هێزی تریش تایە ئەمە بزوتنەوەی گۆڕانەوە ئەمە نەوەی نوێیە و هێزی تریشی تایە بەڵام بتێنێتەوە ئەمە لە ڕووی تاریخیەوە بەداخەوەکەوە پێوتێ ناوچەی نفوز کە کۆنتترۆلکردنی لە ڕووی سیاسی و لە ڕووی ئیداری و لە ڕووی مخابراتی و لە ڕووی ئەمنی و لە ڕووی داراییەوە و لە هەموو لە ڕووی سەربازیەوە لە ڕاستیە سوور ئەزانی باش ئەزانی لە لای هێزێکی ترە باشە ومعتەبەریشە لە هەرێمایەتی و لە لای عێراق چاک ئەزانی ئەم هێزە خاوەن پەیوەندیەکی ئیقلیمی پەیوەندیەکی عێراقی پەیوەندی نێو دەوڵەتی خۆی هەیە و ئەم پەیوەندیانش هی ئیمڕۆبیانی نییە مێژوویەکی دوور و درێژ هەیە نیتیۆرکێکە پەیوەندی بە کۆمەڵێک بەرژەوەندی تری گەورەترەوە هەیە وەکو یعنی کارێن نیتیۆرکێکە واتە بەو مانای لە پنتێکە کێشەیەک ڕووبدا هەموو پنتەکانی تر لێ ئاگادارن یعنی تۆ هێز لە بەردەم هێزێکی سیاسی نیت
هێزێکی سیاسی دەستەواژێکی شای هێزێکی سیاسی بێکەس نیت هێزێکی سیاسی بچووکیش نییە لە هەمووشی زیاتر ئەم هێزە سیاسی کە ئێمە قەت تەمەنای ئەوە ناکەین من بۆ خۆم یەکێک لەوانم کلایەنگری ئەوەم نە پارتی دیموکراتی کوردستان هێزی چەکداری هەبێ نەیەکێتی نیشتیمانی کوردستان هێزی چەکداری بێ من باستە دیفاکتۆکەم دیفاکتۆکە وایە کە هیوادارن ڕۆژێ زووتر نەجاتمان بێ لەم دیفاکتۆیە یەکێتی و پارتی دوو هێزی چەکدارن تۆ وەکو پارتی دیموکراتی کوردستان ئەم معتەیاتە بۆ نابینی کاکە باشە یعنی تۆ ئەگەر بە تەجروبەی شەڕی ناوخۆی ڕۆیشتی و بەداخەوە نزیکەی 10,000 گەنج لە شەڕی ناوخۆیەت یا چوو و لە کۆتاییشە ناچار بووی بگەڕێتەوە بۆ گفتوگۆ و بۆ دانوستان و بۆ ڕێککەوتن و جارێکی تر ڕێخستنەوەی ئیدارات و گەڕانەوە بۆ منطقی عقل کە بەرگرتنەوە چوونەوە ژێرباری بەرپرسیارەتی بەڕێوەبردننی ئەم وڵاتەیە بۆ ممارەسەی سیاسیت بە ئاراستەیەکە وەک ئەوەی بتەوێ مێژوو جارێکی تر دووبارە بکەیتەوە مێژوو جارێکی تر دووبارە نابێتەوە لەوە هەر دۆستەکانمان لێزەکانی مێژوو جارێکی تر دووبارە نابێتەوە چونکە حتا بە لە بەرژەوەندی کەس نییە هەندێ ڕاستی هەیە با بیڵێین یعنی واقعی کوردستان بەو تەرکیبەیی کە هەیە پێمان وانە بێ وابەستەی ئیرادەیەکی سربەخۆی هێزە سیاسیەکانی خۆمانە ئەمە نەک بۆ هەرێمی کوردستان ڕاستە بۆ عێراق ڕاستە بەخوا بۆ لوبنان ڕاستە بۆ سووریا ڕاستە بۆ ئەو تورکیا عەزیمەی کە دووەم هێزی ناو ناتۆیە ڕاستە ئێستا بۆ نمونە دەوڵەتێکی گەورەی میلیتاری وەکو تورکیا کە دووەم هێزی ناو ناتۆیە باشە لەو نیتیۆرکە دەربشێکای گرێداتەوە بە بەرژەوەندی استراتیژی ڕۆژئاوا و بە تایبەتی وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکاوە ئەمریکەکان ڕۆحی دەرێکن کاک 1001 کێشەی بۆ دروست باشە یعنی ئێمە بە جاری وایە بینیومانە بە تویتێکی تران بە اقتصادی تورکیاچی لێ بەسەر هاتووە خۆ بەوە نییە تۆ هێزی چەکداری زۆرتر هەیە خۆ بەوە نییە حزبی عەدالە و تەنمیە لە ناو پەرلەمانی تورکیایە ژمارەی لە کورسی پەرلەمانتە هێزە سیاسیەکانی تر زۆرترە خۆ بەوە نییە تۆ بۆ نمونە شەعبێتە زۆر کاکە حزبی سیاسی عیبارەتێکی کوردی هەڵەیە دەورانە ئەبێت تەنها ئەمڕۆ نەدەی بەشاو من ناکرێت لەبەرەوەی بۆ نمونە ئەمڕۆ پارتی دیموکراتی کوردستان بە ئەزمەیەکی ناوخۆیەتیە پەڕێ بێم عیبارەتێکی شعبی هەیە دەستی تێ بخەم بمەوێت 10 هێندەی تر گەورەی بکەمەوە باشە وا تەماشای بکەم ئەمە هەلێکی مێژوویە من خەسمەکەم بابلین لە گۆڕەپانەکەی دوورخەم یا بچووکی کەم وایە تەحجیمی بکەم تۆ کە بەم لۆجیکە بیرە کردەوە ناتوانانی لەگەڵ یا حکومڕانێتی بکەیت حتا وەکو ئەگەر تۆ بشتەوێ بەو ممارەسە سیاسی و بەم تێڕوانن سیاسیەوە ئەم هێزانە لەگەڵ تا بن ئەم هێزانە ناتوانن متمانەت پێ بکەن ئێستا ئێمە لەو لەحزە تاریخیەن کە باسیەکەن ئێستا ئێمە لە چرکە ساتێکین یەکێک لەم هێزانە کە بریتە لە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوەندەی من معلوماتم هەبی ئەوەندەی من ئاگاداری بیرڕای سەرکردایەتی ئەم حزبە بم گەیشتنەوە ئەو لەحزایی کە ناتوانن تەعامل بکەن لەگەڵ ئەم شێوە لە مامەڵەکردنی پارتی دیموکراتی کوردستان کە مامەڵەیەکە واتێگە ئەکرێ لەسەر ئەوەی کە پەیوەندی بە ئیرادە و بە بیرکردنەوە و بە ئێجندای پارتیەوە ئەبێ لە هەموو ئاستەکانە ئەبێ یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ یا بڕوە بیرە نەچێ یەکێتی نیشتیمانی کوردستان لە ماوەی ڕابردووە زەربەی گەورەی بەرکەوتووە لەسەر دنیایەک ئاسانکاری کە لە بەرامبەر پارتی دیموکراتی کوردستانی کردووە ئێستا طبعا ئێمە ومانان بۆ منە خەڵکانێک بوون کە قەت لەگەڵ ئەو جۆرە پەیوەندیەکی نیشتیمانی کوردستان نەبوون لەگەڵ پارتی دیموکراتی کوردستانە کە بریتی بێ لە موسایەرەکردن و مواکەبە ئێمە لەگەڵەوە بووین پارتی دیموکراتی کوردستان بەڵێ هێزێکی کاریگەرە لە گۆڕەپانەکەیە ئەبێ ڕێز لە حەجم و لە توانایی بگیرێ بەڵام نابێ بۆ نمونە لە هەڵەی سیاسی چاوپۆشی بکرێ نابێ لە عنتەریاتی سیاسی چاوپۆشی بکرێ لە شوێنێکە هەڵەیەک ئەبێ زۆر جار ئێمە ڕخنەی گەورەمان لە سەرکردایەتی و مەکتەبی سیاسیەگر ئەو کاقوبات تاڵەبانی کە ئێستا جێگری سەرۆکی حکومەت دەیانجا ڕوبەڕووی ڕخنەی ئێمەمانان بۆتەوە کە زۆر چونکە بەڕاستی کەسێکی وەکو کاقوبات تاڵەبانی زۆر لەگەڵ ئەوەیە بووە کە بە هیچ شێوەیەک ئەم دۆخەی کە لە کوردستانە هەیە نەچێتەوە دەورانی شەڕی ناوخۆ لە پێناو پاراستنی یعنی تا ڕادەیەکی زۆر ڕۆڵێکی بینیوە کە ئەم دوو هێزە نەگەنە بەڵام ڕخنەی زۆریشی هاتوۆتە سەر پێ دوایە پەیام و ڕخنەکانی ئێوە گەیشتۆتە یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ ێستا یەکێتی نیشتیمانی کوردستان سوورە لەسەر ڕاستکردنەوەی ئەو ڕێڕەوە خواری کە پارتی دیموکراتی کوردستان لە ئەزموونی یاریمی کوردستان ڕخنەکان بە ڕاشکاری بڕێن ڕخنەکان ئاراستەی هەردوو هێزەکە ئاکرێ بەڵام ئێمە باسی چیەکەین باسیەکەن لە ناو مەنزومەی حکومڕانێتی ئێستا چیە خۆی بە هێزی سەرکی ئەزانێ پارتی دیموکراتی کوردستان پێی ئەڵێن پارتی دیموکراتی کوردستان لەبەرەوەی تۆ خۆت بە هێزی سەرکی ئەزانی ئەبێ قوبوڵ بێکە
کۆمەڵێک ممارەسات و تێڕوانینی هەڵەت هەیە بۆ حکمڕانیکردن و مامەڵەکردن لەگەڵ هێزە شەریکەکان و تعاملکردن لەگەڵ ئەو بەرپرسیارەتیانەی کە تۆوەکو هێزێکی سیاسیەکەوێتە سەرشانە بەرامبەر بە چارەنووسی میلەت بەرامبەر بە دۆخی خەڵکی کوردستان بەرامبەر بە سبەینێ پەیوەندیەکانمان لەگەڵ حکومەتی عێراق پەیوەندیەکانمان لەگەڵ وڵاتانی ئیقلیمیە و نێوبانجی هەرێمی کوردستان لە بەرامبەر کۆمەڵگەی نێودەوڵەتی و ڕایگشتی خەڵکی ڕایگشتی جیهانیە تۆ کۆمەڵەیە کێشەی گەورەت هەیە کە ئەبێ پێت بڵێن کاکە لێرەیە بۆستە ناتوانانی لەگەڵا بەردەوام بین فەرمو وەرە دەرگایەکی گەورە بکەرەوە با گفتوگۆ بکەین ئەجینا پێت وابێ ئێمە بەکو ڕابردوو ئەتوانی مسایرەت بکەین ئێمە جارێکی تر ئامادە نین لایە لە جەماوەڕ و ئەندام ویلایەنگرانی خۆمان هەمووی لێمان تووڕە بوون و دەنگمان پێ نەدەن لەبەر ئەوەی وا حسابمان بۆ کردکە ئێمە پارتی هەرچی ئەڵێ ئەوە جێبەجێکن ئێستا ئەوەی من ئاگادارم یەکێتی ئەمر ئەوێ لە ژێر باری ئەم ڕخنانەی بێتە دەرەوە ئەوێ بڵێ کاکە من خۆمم لە ڕابردووە ئەگەر زۆر لەگەڵ پارتی دیموکراتی کوردستانە ئاسانکاریم کردووە تەساهولیم کردووە هەندێک جار تەواطؤم کردووە نەرمی زۆرم نواندووە پەیوەندی بەوە هەیە نەگەینە ئەم قۆناغە باشە پەیوەندی وێ نەگەینە مریشکە ڕەشە ڕێگەچارەکانی بەردەم ئەم قۆناغە چییە ملدانە یاخود نازانیتر ئاراسی هەر کەسە و بەڕێی خۆی زۆر کاتێ نایەکێتی نیشتمانی کوردستان نە پارتی دیموکراتی کوردستان نە هیچ هێزێکی تر هان نادەین بۆ ئەوەی خوا نەخواستە بیل لە تونوتیژی بکەنەوە تونوتیژی بژاردەیەکی دۆڕاوی پڕ لە زیان و پڕ لە تاوانە کە لە ڕابردووە ڕووی داوە نابێت دووبارە بێتەوە کەسێکی وەکو کاک مەسعود بارزانی کە پیاوێکی بەڕێزە لە ناو حرەکەی سیاسی کوردەوە خۆی و توێتی تامن لە ژیانە بم ناڵم جارێکی شەڕی ناوخۆ دروست بێتەوە باشە کاک مەسعود بەڕێز کاک مەسعود بێ بزانی شەڕی ناوخۆ لە چیەوە دروستە بێ لە دروستکردنی هەلومەرجێکی گرژی سیاسی سایکۆلۆژی میدیاییەوە دروستە بێت دووبەرەکی لێرەوە سەرهەڵات دووبەرەکی لە بۆشاییەوە نایە ئەبێ بزانرێت کە سەرچاوەکانی دروستکردنی دووبەرەکی بێ وشتی بکەیت تۆ ئێستا جاری وا هەیە بۆ منە کەسێکی وەکو کاک بافڵ تاڵەبانی کە سەرۆکی حیزبێکە هەندێک جار اعتیباری مامد بووەکە وەکو برا گەورە تەماشاتەکە وەکو مامی گەورە تەماشاتەکە ئەبێت تۆ هەست بە بەرپرس یعنی کەی پێویستەکە بەڕێز کاک مەسعود لە کۆنگرەی حیزبەکەیە خەریکی پلارگرتن لە هێزی تر هیچ پێویست ناکە کاک مەسعود دەبێ خۆی زۆر لەوە گەورەتر بزانێت کە ناچار بێ هەندێک شت بڵێ هەندێک دەستەواژە بەکاربێنێ بەعکسەوە ئەبێ کاک مەسعود وەکو کەسێک کە ئێستا موقعێکی هەیە اعتیباری بۆ دانرێ لە عێراقەوە لە هەرێمی کوردستانەوە ئەبێ ئەو هەست بکە لە هەموو کاتێک زیاتر بەرپرسیارە بەرامبەر بەچی یەکڕیزی نێوان هێزە سیاسیەکان لە کوردستانە چونکە ئێمە تاقە ڕێگە و تاقە با بڵێن بژاردە لە بەردەمانە ئەوەیە ئەم هێزە سیاسیانە ئەرشی گەورەیان لەسەر شانە نابێ بگەڕێنەوە بۆ چوار گۆشە یەکەم کە بریتە لە دووبارەکردنەوەی ململانی و شەڕی ناوخۆ و گرژی و نادڵنیایی لە شەقام و لە بازار و لە ژیان و گوزەرانی خەڵک ئەمە بەرەو دواوە چوونە بەڵام چێتیایە بەرپرسیارە ئەو هێزە سەرچێتی پارتی بەو کە لە ڕقی و کاڵفامێ بیر بکاتەوە ئەگەر یەشێتیش سوور بێ لەسەر هاڵوێستەکانی خۆی ڕاستی پێ دوایە دەرگاکان بەڕووی گفتوگۆدا کراوە بێت هیچ دەرگا دانەخراوە بەڕووی گفتوگۆیان بەڵام ئەبێ بە بڕای من ئەبێ بەڕاشکاوی گفتوگۆ بکرێت لە مەودووە یعنی بۆ نمونە بزانرێت کە وا تێ نەگەین کە ئەوەی ئێستا کە لە هەموو شتێتر خۆشەویسترە قەواری هەرێمی کوردستانە وەلەو لە قەواری هەرێمی کوردستانیش خۆشەویستتر دانیشتوانەکەیەتی خەڵکی کوردستان ئەو کاتە ئەتوانێت دڵی بە قەوارەکە خۆش بێ کە قەوارەکە ڕێز لە ئیرادەی دانیشتوانی خەڵکی کوردستان و چاوەڕوانی و بەڕاستی پێویستی و خەونی خەڵک بگیرێ لەم قەوارەیە ئەگەر هاوڵاتی تایە بە کەرامەتەوە نەژی بە ژیانەوە نەژی دڵنیان نەبێ لەسەر و ماڵی خۆی ئاشتی کۆمەڵایەتی بەرقەرار نەبێ ترسی لە ململانی نێوان هێزە سیاسیەکان بێ ئەم قەوارەیە هیچ بەهایەکی نامێنێ ئەنجا ترسە گەورەکە لێرەوەیە کە تۆ گەیشتی ئەوەی قەوارەکە بەهای نەماوە لای خەڵک با بزانین سیناریۆی خراپ دێتە پێشەوە و ئەگەری جێبەجێکردنی ئەو سیناریوانێش جدین قسەکە لەسەرەوەیە نابێ قەوارەی کوردستان و لەسەر و قەوارەی کوردستانەوە چاوەڕوانی خەڵکی کوردستان بکەینە قوربانی هەندێ ئەجندای بەرتەسکی دواکەوتوانەی حزبیانە کە بەداخەوە بگات ئەوەی لە ڕێگەی موسەساتی دەوڵەتیەوە جێڵی سیناریۆکان مەترسیدارن یعنی مەبەست چییە؟ باش ئێمە لە ڕابردووە تەجروبەکەمان نەبینی بەداخەوە دوو ئیدارەی هەبوو یاننا بەڵام ئێستا خۆ دوو ئیدارەی لە ئێستا لە واقعی ئێستا عێراق خۆ زۆر ئاسان نییە بەڵام بۆ نمونە حکوومەتی عێراقی زۆر بەلایەوە ئاساییە کە دوو ئیدارەی لە عێراق لە هەرێمی کوردستانە دروست بکە بۆ لەبەر ئەوەی پێش هەر شتێ زۆر بە ئاسایی ئەڵەیە بۆ نمونە ئێمە لە ئەسڵەن لە عێراقا زۆر بڕۆمان با دروستکردنی ئەقالیم نەبووە تایبەتمەندیەتیژی هەرێمی کوردستان هەبووە سێ پارێزگان لەگەڵ یەکە
کۆک بوون کە ناوچەیەکی خۆت حکومڕانیان هەبێ لە چوارچەوەی سیستەمی فیدراالیە ئێستا ئەم ناوچەیە بەهۆی گرژی و ململانی نێوان هێزە سیاسیەکانەوە ناتوانین ئەم قوارە سیاسی بەڕێوەبرن ناکۆچی لە بێنەوە هەڵەوەشێتەوە پێویستی تەنانەت بە کەمترین ماندووبوون هەیە لە بەغاوە بەداخەوە چەند مادەیەکی دەستوریە بۆ تعدیلەکەن هەولێرە بووەکەنەوە بە محافظە دووەکە بووەکەنەوە بە محافظە سلێمانیش بووەکەن بە محافظە باش ئێمە چیمان کرد لە معادلەیە چیمان کرد کەواتە هێزی بەرپرسیار ئەو هێزەیە کە خەمی قوارەکە ئاخوا و لەسەر و قوارەکەەوە خەمی چاوەڕوانی خەڵکی خوا ئێمە لە کوردستان ئێستا بەڕاستی چاوەڕێی ئەوین کە هاو زمانەکانمان و هاو کولتورەکانمان و هاو نەژادەکانمان لە پارچەکانی کوردستان لە ڕووی سیاسیەوە کێشەکەیان بچێتە پێشەوە و بە شێوەیەک لە شێوەکان بگەن بە قۆناغی ڕزگاری نیشتیمانی ئێمە ئەوە حاڵمان بێ لە باشووری کوردستانە چۆن ناتوانین لە ئاس ئەم چاوەڕوانیانە بیت ئێمە تەنانەت خەڵکی پارچەکانی توریش ناومێ دەکەین بە ململانیانە بۆیە لە ڕاستیە نایشارینەوە بە سەراحەت بڵێن ئەگەر پەیام بە تایبەتی بۆ یەشێتی و پارتی و سەرجەم لایەنەکانی دیکەش بنێری بە تایبەتی لایەنەکانی کە بەڕاستی ڕۆڵیان نابینین ینی دکتۆر دو پەیام بد لەم بارەیەوە هێز و لایەنە سیاسیەکانی تریش بێگومان ئەبێ ئەوانیش تا ڕادەیەکی زۆر طبعاً نابێت لە ڕوانگەیەکی حزبی دیاریکراوە تەماشای ململانی نێوان یەکێتی و پارتی بکرێت و من لەخوا نەخواستە هیچ تۆمەتێکم نییە بۆ هێزە سیاسەکانی تر چونکە لە کۆتاییە هەر هەمویان تێ ئەگەن ئەگەر گژی لە نێوان یەکێتی و پارتیە خوا نەخواستە هەورە بچەرخێ بۆ مەسارێکی مەترسیدار ئەزانن هەلومەرجەکە بەگشتی لە لێمان ئەشێوێ بەڵام پێم وایە ئەبێ لانی کەم ئەو هێزە سیاسیانەی کوردستانیش لەم قۆناغەیە بڕێک ڕاشکاوتر بن یعنی گۆڕەپانەکە ئەبینن ئەزانن چی ئەگوزەرێ ئەزانن چی ڕۆئەدا ڕۆڵی ئەوە بژێڕن کە پارتی دیموکراتی کوردستان لەو کەڵکەڵەیە دوور بخەنەوەکە من حزبی قایدم و هەرچیم کرد ئەبێ ینی بۆ نمە هەندێک نمونەی بەسیط بینە من وەکو پارتی دیموکراتی کوردستان هەرچی پۆستی سیادیم هەیە لە کوردستان بردووە کاکە چیم داوا لە شەڕی سەرۆکی کۆماری عێراقی شەکەم ئەم شەڕە گەورەیە بووەکەی بۆ بیتە مای دروستکردنی گژێکی گەورە لە نێوان خۆت و یەکێتی و لەگەڵ هەموو هێزەسی من بڕوان بەوە هەیە کە هێزێکی تر هەیە شەریکمە لە کوردستانە بۆ چم لە پشتی یەکێتی و هێزە کوردستانەکانی درشۆ لەگەڵ هێزی سونە و لەگەڵ تەیاری سەدلی ڕێکەومیش حسابی بۆ هێزەکەی تر ناکرێت ئەگەرەتەوێ لەگەڵ هێزێکا شەریک بی لە حکومڕانی بۆ ڕێ بدەم ئەندامێکی مەکتەبی سیاسی بێتە سەر شاشە و ئارزوی خۆی بەڕاستی هەندێک لێدوامدا کە جوانی هەر بە خۆی جوانی یعنی مەبەستم لە کاک کەمال کەرکووچێت تۆ کاک سوخوا نەخواست سوکایەتی بە سەرۆکی حیزبێکە کە یاخوا سەرۆکی حیزبەش دنیایەک ئەندام و لایەنگری هەیە پێی خۆش نییە پێی قوبوڵ نییە لە بەرامبەرە ئایا ئێستا کەس ڕێگە بەخۆی ئەدا خوا نەخواستە سوکایەتێک بە کاک مەسعود بکە کە ناکری ئەمە ئەدەبیان جوان نییە بۆ هیچ ئەندامێکی مەکتەبی سیاسی و سەرکردایەتی و کادرێکی شتی جوان نییە لەسەر شاشەی و لە کۆنگرەیەکی ڕۆژنامەنووسیە سوکایەتی بۆ نمونە کەسێکی وەکو کاک مەسعود بکە کە پیاوێکی معتەبەرەوە بێ ڕێزی لێ بگیرێ بە هەمان شێوە بۆ تۆش کاکە نەک بۆ کاک بافڵ بۆ کاک عومەری سەیعەلی و بۆ کاک سەلاحەدین بادین و بۆ مامەسا عەلی ئەمانە سەرۆکی حیزبێکن کە تو ئەگەر بەدڵیش نییە خەڵکێکەیە بەدڵیەتی خەڵکێکەیە دوای ڕێبازەکەی کەوتووە خەڵکێ بڕای بە پرۆگرامەکەیە بڕای بە بەرنامەکەیە کەواتە تۆ ئەبێ ئەعتیبار ئەگەر ئەتەوێ هێزێکی دیموکرات بی گروپێکی سیاسی ئەگەر دە کەسی بەدەوە بێ ئەوێ ڕێزی لێ بکەی باشە ئەگەر بڕوا بە ئازادی سیاسی هەیە ئەبێ قەناعەتە بۆ بێ خەڵک ئەگەر لە چوارچێوەی حزبێکی دیاریکراوە کۆ بێتەوە ئەگەر دە کەسیشی لەگەڵاپی ئەوێ ڕێزی لێ بکەی نابێ بە چاوی سوک تەماشا بکەی چ جای ئەوەی هێزێک لەگەڵ تا شەریکە لە گۆڕەپانەکەی چ جای ئەوەی هێزێک ئەگەر دوو بە قەدەر تۆ قوربانی نەدا بێ کەمتری نەدا دوو بە قەدەر تۆ خاوەن علاقاتی دەولی و ئیقلیمی نەبێ کەمتری نییە بە قەدەر تۆ هێزی چەکداری نەبێ کەمتر یعنی نابێت تۆ یعنی هەموو بابرین هەلومەرجی پەیوەندی خۆت و شروعی پەیوەندی خۆت گرێ بدەیتەوە بە یەک دوو پێدراوەوە کە یارمەتیت نادا بۆ هەڵسەنگاندنی هێزی بەرامبەر ئێمە هەموو ئەم قساناکەین و لەگەڵ ئەوەشا بێگومان بە بەردەوامی چاوی ڕخنشمان لەسەر ئەزمموی یەکێتی نیشتیمانی کوردستانە بە بەردەوامی وتمان یەکێتی نیشتیمانی کوردستانیش ئەبێ نموزەجی فەرمانڕەوایەتی خۆی لانی کەم لە ناوچەکانی خۆیە باشتر بکات چونکە بتێوە نەتەوێت خەڵکە ئەگەر لەسەر ئاستی هەرێمی کوردستانیش تا ڕادەیەک خەڵکی ئەم ناوچەیە کە تیاژین ئەگەر ناڕازی بێ لە مەنزومەی حکومڕانی لانی کەم چاوەڕێی ئەوە کای کە هێزی سەرەکی لەم ناوچەیە
ئەدای خۆی لە ڕووی ئیداریەوە لە ڕووی حکومڕانیەوە باشتر بکە بۆیە یەکێتی نیشتمانی کوردستان درکی بەمە کردووە کە چەند لە ژێر باری چەند ڕخنەیەکی گەورەیە با بزانانی بەر لەوەی لە ژێر باری ڕخنەی لایەنگری هێز و لایەنە سیاسەکانی بەرهەڵسکار بێ یا غێری بەرهەڵسکار بێ خەڵکی مەدەنی بێ یا خەڵکی مەدەنی میدیای ئەهلی بێ یا میدیای ڕسمی بێ یا میدیای حزبی بێ پێش هەموو ئەمانەی یەکێتی نیشتمانی کوردستان لە ژێر لێشاوێک لە ڕخنەی کادر و ئەندامانی خۆیەتی کە داوای ئەدایەکی باشتری لێکە کەواتە ئەم قیادەیە ناچارە لە لەحزەیەکی مێژوویە بڵێ کاکە گیان من بەشتێکی کێشەکانم پەیوەندی بە 1 و 2 3 و 4 هەیە و ئەبێ هەڵوێز وەربگرێ بۆیە هەڵوێز وەرگرتنەکەش ئەبێت چی بێ ئەبێ پێشەر شتێ بژاردەی سەرەکیەوە بێ پارتی دیموکراتی کوردستان ئەگەر بڕیارت داوە لەگەڵمانە تێکی بێ و بتەوێ ئێمە بسڕیتەوە ئەمە ڕوونادات و ئەگەر ئێشتەوێ لەگەڵمانە درێژەی پێ بدەین و حکومڕانیەکی تەندروست لە وڵاتی بڕێ ئەبێ گفتوگۆ ببێتە کولتوریێکی سیاسی لە نێوانمانە بە ڕاشکاوی قسە بکەین و ململانەیەکی شارستانی لە نێوانمانە هەبێ نەک دام و دەستگای دەوڵەتی بکەین بەداخەوە بە سەرچاوایکی دروستکردنی گرژی و ناکۆچی و فیتنە و دووبەرەکی لە نێوان زۆر سوپاس بۆ دکتۆر عەدالەت عەبدوڵڵا مامۆستای زانکۆ چاودێری سیاسی کە لە بەرنامەی پانۆراما لەگەڵمان دوو کردی زۆر سوپاس هەبژین بەڵێ بینەرانی بەڕێز ئەڵخێم شەوی پانۆراماتان پێشکەش کرا خواتان لەگەڵ